يعني باش دستان خوش باش ممنون والله زمان نمشي لو ما شەشی سوپاسی ئەو خۆراگری شەروانان و خەڵکی ڕۆژاوا دەکەین بۆ ئەو بەرخودانی ئێستا دەکەن بەرامبەر هێزێکی فاشیست وەک تورکیاکە هاتۆ بە زۆردایی دەهێوێ پارچەیەک لە خاکەمان داگیرکە وەکو کۆمەڵە گەنجانێکی خەڵکی قەڵازێ هەستاین بە هەڵمەتی بایکۆتکردنی کاڵای تورکی بۆ ئەوی ئەگە بە بچووکترین کاریش بێ بتوانین هاوکاری ڕۆژاوا بین و بتوانین کارێک بکەین کە بچووکترین کارەکە لە ئابووری یەکان بدەین بۆ ئەوەی چی دیکە بەو پارەی ئێمە بەو داهاتەی ئێمە براکانمان خوشک و براکانمان لە ڕۆژئاوا پێوی نەبنە قوربانی و شەهید نەکرێن ئەوە بچووکترین کارەکە بە ئێمە دەکرێت و دەتوانین ئەنجام بدەین بانگەوازمان بۆ خەڵکەوەیە کە کاڵای تورکی بەکارنێن و چی دیکە بەلای ئەو کاڵاندا نەنۆر ئەگە بەرهەمی تورکیان بۆ ئەوەی چی دیکە نەبنە بۆ پارەی خەڵکەکەمان نەبێتە قوربانی ئەگە دەشڵێن بەدیل نیە بەدیل زۆر هەیە لە بەرامبەر ئەوەدا لەوانەیە بتوانین بەهۆی ئەوەیەوە سەرمای ناوخۆوە گەڕخین چەندین بەرهەمێنانی ناوخۆمان زیاتر ببێت بەرهەمێنانی ناوخۆمان زیاتر ببێت و بەدیلی باشتریشمان هەیە و بازرگانەکان بتوانن هەندێک کۆمەڵێک شتی باشترمان بۆ بێن لە هەندێک وڵاتی باشتر. گیان چۆنی؟ چۆنی باشی بەخێرە؟ باشی؟ باشن سەلامەتن؟ دەستت ماچ دەکەم. بەخێرە باش سەلامەتی؟ چاچی ساڵە سەلامەتی؟ جان ئەوە بایکۆتی کاڵای تورکیا تورێک منداڵی ئێمە دەکوژێ ژنی ئێمە دەکوژێ گەنجی ئێمە دەکوژێ شەڕوانی ئێمە دەکوژێ خاکی ئێمە وێران دەکا ئێمەش پێمان خۆشە جەنابتان بۆ ماڵەکەی خۆتان کاڵای تورکی مەکڕن بۆ ئەوەی زەربە لە بازرگانیەکەی ئەشهەدە بالله خۆیەتی سەلام بەڵێ دیارە ئێمەش بەرهەمینیان خۆمان هەیە کە بەرهەمیشی زۆر باشە یاخود وڵاتانی ترمان هەیە دەکرێت لەوێەوە ئەو کەلوپەلانە بکرێت بەڵام وەکو بەرپەرزدانەوەیەک وەکو تۆڵەکردنەوەیەک یاخود وەکو هەڵوێستێکی نیشتیمانی و نەتەوەیی بەڕاستی پێویستە هاوڵاتیان لە بازارەکاندا و لە شوێنەکاندا بە هیچ شێوەیە کەلوپەلی تورکی نەکڕن. ڕاستە هەرێمی کوردستان لەوانەیە تا ڕادێک دەوڵەمەند بێ بالوکەلوپەل بەڵام کۆمەڵێک پێداویستی شەیە کە لە وڵاتەکەی ئێمەدانیە بۆی خەڵک ناچارە پەنای بۆ بەرەو بکرێ بەڵام دەکرێت لە بەدیلی ئەوەی وڵاتانی تر بکرێ ئێرانە و ئوردونە و یعنی سعودیە و زۆربەی وڵاتن دراوسەکانی تر دەکرێت بەرهەمی وڵاتانە بکردن نەک تورکیا چونکە بەڕاستی لێ سادا تورکیا سەتەختین دوژمنی میلەتی کووردا کە ئەو دیمەنانەی کە دەیبینین کارەساتێکی بەسەر کوردانی ڕۆژئاوادا هێناوە.